ئەمڕۆ ئێمە لەگەڵ سەرۆکی ڕێکخراوی پەنابەرانی گەڕاوە قساکەین کە گەڕاونەتەوە لە ئەوروپا باز لەواکەین بزانین ئەو ئامارانەی کە یاخود ئەو زانیارانەی کە بڵاو کراونەتەوە کە ڕێژەی ڕۆشتن یاخود کۆچکردن کەمی کردووە بە تایبەت لە ناوچەی ئیداری ڕاپەڕین لەبەرەوەی ماوەیەک بوو باز لەواکرا کە زۆربەی کات گەنجانی ئەو ناوچەیە ڕویان لە ئەوروپا کرد و ڕێگەی کۆچیانەوە بژار جا وەکوسانە باسی کرد قسە و باسی زیاترەکەین لەگەڵ میوانەکەمانە. بەڵێ بەکر عەلی سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە ڕانیەوە لەگەڵمانە. کاک بەکر سڵاو لێ ببیانیت باش دەمەوێت سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە پێشتر گەنجان بەبێ هیچ بڕیاردانێک بەبێ هیچ ئەوەی کە هەز بە مەترسی بکەن خۆیان دەدایە ڕێگەی قەدەر و کۆچیان دەکرد بۆ وڵاتانی دەرەوە. بەڵام بۆچی ئێستا ئەم ڕێژەیە کەمی کردووە تەنانەت هەندێک جار کۆچکردنی پێچەوانش هەیە لە دەرەوە دەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ سڵاو لە بەڕێستان و تەواوی بیسەر و بینەرانی کەناڵە جوانەکەتان بە هیوای ڕۆژێکی باش بە هیوای گەیاندنی پەیامەکەمان لە جێگەی خۆی دابێت و ئەو پەیامانێک کا ڕاستەی دەسەڵات و هەم گەنجان و هاونیشتیمانیانی دەکەین پەیڕەوی بکەن و بە گوێمان بکەن. سەبارەت بە پرسیارەکە دیارە کۆچ ڕەهەندێکی مرۆیە لە تەواوی دنیابوونی هەیە لە ژیانێکی باش بۆ باشتر یاخود بڵێن لە دۆخێکی خراپ لە کارەساتی سروشتی یاخود شەڕی نەگریسی ئەو وڵاتەدا بوونی هەیە لە هەموو تەواوی دنیادا. هەرێمی کوردستانیش بێگومان وەکو تەواوی ئەو وڵاتانی کە بەڕاستی هاوڵاتیانیان کۆچ دەکەن بۆ ژیانێکی باشتر کۆچیان کردووە و ڕانیەش لە چوارچێوەی هەرێمی کوردستان بەدەر نەبووە لەم کۆچەدا بۆیە کە هەمیشە ناوی ڕانی هێنراوە زیاتر کۆچ گەنجانی ئەم دەڤەرە کۆچی کردووە و قوربانی زۆریش بۆ ئەم دەڤەرە هاتوۆتەوە. ئەوەژەوە دەگەێنێت بەڕاستی هەڵکەوتەی بزەوتی گەنجانی ئەم دەڤەرە وایە بەڕاستی هەمیشە ڕێگا سەختەکانیان بڕیوە لە هەموو قۆناغەکاندا. دیارە تەواوی کورد بە گشتی بەڵام کە باز دەکەین ڕانیە هەڵکەوتەکەی وایە کە گویان نەداوە بە ڕێگا پەرمەترسیەکان بە ڕێگا قەدەرەکان ئەوەش چەند هۆکارێکی هەبووە کە ڕۆیشتووە بەبێ هۆ نەڕۆیشتووە گەنجان. بەڵێ کاک بەکرد من خۆم یەکێکم لەو گەڕاوانە ماوەی چەند ساڵێک لە دەرەوە بوو دوای گەڕاومەتەوە جا بۆیە تۆزێک لە مەعاناتی و کەسانە ئازانم کە ئەگەڕێنەوە بەتایبەت ئەگەر چەند ساڵێک لە ئەوروپایە بین. جا پێم خۆشە باسی ئەوە بکەین بزانین یعنی هەم وەکو ڕێکخراوەکەی خۆتان هەم وەکو لایەنە پەیوەندیدارەکان وەکو IOM وەکو حکوومەت چی ئەکەن بۆ ئەو کەسانی کە ئەگەڕێنەوە ینی بتەوێت و نەتەوێ دا ئەبڕێ لە کۆمەلگا دا ئەبڕێ لە ژیانکردن لە کوردستان لەو کەلتورە دوای چەند ساڵێک کە ئەگەڕێتەوە ڕەنگە بۆی قورس بێ ئێوە چی بۆ ئەکەن چۆن هاوکاریانەکەن؟ بەڵێ دیارە بەڕێست بە خود یەکێک بووی کە لە وڵاتانی ئەوروپا ژیاوێسا گەڕاویتەوە ئەو ڕێکخراوەی ئێمە ڕایەڵەکە لە نێوان ئەم چەمکەی گەڕاوەکانی ئەوروپا و دەسەڵات و ڕێکخراوە نێودەوڵەتەکان بۆ یەکە دەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان بتوانێت ئەو ڕێکخراوەی ئێمە لە ڕێی ئێمەوە تێکەڵ بە کۆمەلگا بکرێتەوە جارێکی تر و هەروەها بتوانین دەرفەتێکی لەلایەن دەسەڵاتەوە یاخود لەلایەن حکوومەتەوە یاخود لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتەکانەوە بۆ بڕەخسێنین بتوانێت بچێتە پرۆسەی کارکردنەوە کە بەڕاستی لە قۆناغی ئێستادا لە ڕۆژگاری ئێستادا لە بێکاریدا مرۆڤ تووشی کۆمەڵێ کێشە و گرفت و ئەستەنگ دەبێت یەکێک لەوانە دەرونیە بۆیە ئێمە هەوڵمانداوە بتوانین ئەوانە جارێکی تر تێکەڵ بە کۆمەلگاوەک باسم کرد و هەم زمینەیەکیان بۆ بڕەخسێنین بۆ کار. ئەوەی کە ئێمە کردومانە ئێمە لە ساڵی 2012 پرۆژە یاسایەکمان ئاڕاستەی پەرلەمان کردووە تەواوی ئەو ئاماژەمان بەو هۆکار ئەو خاڵانە کردووە کە دەتوانێت گەنجان سوودی تێدا ببینن لەوەی کە چەند وەختەیەک فترەیەکی زۆر بۆ لە ژیانی ئاوارەیی دا ژیانیان بەسەر بردووە لە کاتێکدا کە نێردراونەتەوە ئەوەی چ ئەگەرەوانشی لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە هاتبنەوە بێماڤوونەوە ئەوەیە بە زۆری نێردرابنەوە لە بەرامبەر هاتنەوەکەیاندا بڕێک پارە بەڵێنیان پێدراوە کە بۆیان خرج بکرێوەکو قەرزی بچووک بەشێکیان وەری گرتووە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتەکانەوە ئەویش IOM بەڵام بەشێکەکەی ماوە ئێستا وەری بگرێت. بۆیە ئەمە ئەو پرۆژە یاسایی کە دامانە پەرلەمان بەداخەوە ئیشی لەسەر نەکرا چەند جارێکی ژێمە قسەمان لەسەر کرد و بە دوواداچوونمان بۆ کرد بەڵام دوجار دەبینی لە ئەوەی کە شەڕی نەگریسی داعش یاخی هەرێمی کوردستانی کرد
ئەوەش بوو بەهۆی لەبارچوونی ئەوەی کە نەتواندرێ کار لەسەر پرۆژه یاسایەکەمان بکرێت و ئومێدمان وایە ئەم جاریان لە دانیشتنی پەرلەمانی تازە کابینەیدا بتواندرێت کاری لەسەر بکرێت بۆ ئەوانەی کە دەگەڕێنەوە چکە ئێمە پێمان وایە وەکو کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە سەراسەری هەرێم پێمان وایە خەڵکێکی زۆر گەنجێکی زۆر لەم ساڵدا بنێردرێتەوە بۆ عراق و بۆ هەرێمی کوردستانیش کە ئێمە لە چوارچێمەی هەرێمی کوردستان دەکار دەکەین بۆیە پێویستە پەرلەمان چاوێک بەم پرۆژەیەدا بخشێنێتەوە و دەسەڵات حکوومەت ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی هەرێم پلانێکی تۆتمە و پلانێکی باشی هەبێت بۆی ئەوانەی کە دەگەڕێنەوە پێشوازیان لێ بکات و بتوانێت هاوکار و هەماهەنگیان بێت لە ڕووی بەرجەستەکردنی ژیان. باشە کاک بەکر ئەمە وەکوی کە هاوکاریتان پێشکەش بەو کەسانە کردووە کە دەگەڕێنەوە و دێنەوە هەرێمی کوردستان ئەی سەبارەت بەوانەی کە کۆچ دەکەن و لە یەکێک لە وڵاتەکان لەسەر سنوور دەگیرێن چۆن هاوکاری ئەم کەسانە دەکەن؟ بەڵێ من پێم باشە بەڕاستی ئاماژە بۆ خاڵە بدەم ئێمە سوپاس و پێزانینمان بۆ نوێنەرەکانمان کە خۆبەخشانە زیاتر لە ماوەی 8 بۆ 9 ساڵە کارمان لەگەڵ دەکەن لە وڵاتی یۆنان نوێنەرمان هەیە لە وڵاتی ئیتالیا هەمانە لە فەڕەنسا هەمانە لە بریتانیا شەمانە تەواو کارمان بۆ دەکەن هەمیشە بە خەم ئازار و خەمەکانی ئەو گەنجانەوە بوونەوە هاوڵاتیانە و بوون کە دەکەونە کێشەیەکی یاساییەوە لەو وڵاتەدا یاخود دەگیرێن بۆ ئەوەی بتوانن فریاد ڕەسیان بن. نمونەشمان زۆرە لەوەدا ئێمە لە ساڵی 2019 کۆمەڵە گەنجێکی هەرێمی کوردستان و لە ناویاندا بەتایبەت گەنجانی سلێمانی و ڕاپەڕین بوون کە لە لوبنان گیرا بوون لە ڕێی ڕێکخراوەکەمانەوە لە ڕێی کۆمەڵەکەمانەوە ئەوانەمان ئازاد کردن هێنامانەوە بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی سەفارەتی عراقەوە لە وڵاتی لوبنان و خەڵکێکی زۆر هەبووە لە وڵات لە بیلاڕوس و لاتیڤیا و پۆڵندا ئێمە هەوڵمانداوە لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بتوانین یاخود لە ڕێگەی چەند ڕۆژنامە نووسێکەوە کە هاتوون بە دوواداچوونی دۆسیەی کۆچیان کردووە لە هەرێمی کوردستان لە ناویشیاندا هاتوون سەردانی ڕێکخراوەکەی ئێمەیان کردووە علاقاتێکی یاخود هاوڕێیەتێکی پتە و دروست بووە لە نێوان ڕێکخراوەکەی ئێمە ئەو ڕۆژنامە نووسانەدا توانیمانە ئێمە لە ڕێگەی ئەوانیشەوە هاوکار و هاوخەمی گەنجەکانمان بین لە ڕووی ئازادکردنیانەوە کە بە نایاسایی داخلی ئەم وڵاتە بوون و دەست بەسەر کراون. دواگرفتی پەنابەر کە ئاخیر خاڵی گرتن و زیندانیکردنە دوو مانگ بەر لە ئێستا لە وڵاتی لیبیا بەداخەوە 62 هاوڵاتی عراقی گیراوە کە لە ناوێندا 22 کوردی هەرێمی کوردستانی تێدایە و لەم 22 کەسە حوتیان خەڵکی دەڤەری ڕاپەڕینە ئێمە هەر لە دوای گرتنیان لە ڕێگەی کۆنتاکت و علااقاتی شخصیمانەوە وەک ڕێکخراوەکەمان باز دەکەم توانیمان ئێمە هەوڵ بدەین بۆیان و دوجار لەگە سەفیری عراق لە وڵاتی لیبیا قسە کراوە بڕیار وایە سوپاس بۆ خوا و سوپاس بۆ کۆمەڵێک لەو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراق دەستخۆشیان لێ دەکەن کە ئەوانش هەوڵ و کۆششێکی زۆر باشیان کردووە توانیمان بە هەموو لایەک کە بۆ بیستونەی ئەم مانگا بە خانەوادەکانیان شاد ببنەوە و لە ڕێگەی فڕۆکخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە ئێمە ژۆکو هەم کۆمەڵەکەمان و هەم وەکو خانەوادەی ئەوان کە پەیوەندیان پێوەکردن پێشوازیان لێ دەکەین. باش کاک بەکرد هەم ناوی ڕێکخراوەکە ڕێکخراوی پەنابەرە گەڕاوەکانەوە هەمیش من بەڕاستی پێم خۆشە زیاتر باز لەسەر ئەم بابەتە بکەین کە ئەوانی کە ئەگەڕێنەوە وەکو خۆت ئاگاداریت لەم هەڵبژاردنانەی دوایانەی پەرلەمان و وڵاتانی ئەوروپا و یەکێتی ئەوروپا زۆربەی لە تونڕەوەکان یاخود ڕازڕەوەکان یاخود ئەوانن کە دەسەڵاتیان گرتووەتە دەست کە دژی پەناهەندە و دژی ئەو کۆچبەرانن کە ڕوەکەنە وڵاتەکانیان و قەیرانی ئەوروپاش هەمومان ئەزانین کە وڵاتانی ئەوروپاش هەسە بەدەست قەیرانی ئابووری و ئاناڵێنن ینی زۆربەی وڵاتان و وڵاتە زلێزەکانی وەکو ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیاومانە کە پەناهندەیەکە گەڕێتەوە ئەگەر لەسەر خواستی خۆی بێ چی بۆ ئەکرێەوە ئەگەر لەسەر خواستی خۆی نەبێ گەڕانەوەیەکی زۆرە ملێ بێ چی بۆ ئەکرێت یعنی من لەگەڵ چەند برادێکە قسەم کردووە گرفتی ئەویان هەبووە کە پاسپۆرتەکانیان مۆرێکی سووری لێدرێ ئەم مۆرە سوورە چی ئەگەر زانیاری و هەبێ و ئەڵە ناتوانین سەفەر بکەینەوە بۆچی ناتوانین ینی سەفەر بکەنەوە ئێوەی زانیاریەکتان هەیە لەم بارەوە؟ بەڵێ ئادیارە دەمەوێت لەوەی باست کرد کە لە دوای هەوڵدان و گرتنە دەستی دەسەڵات لەلایەن ڕاستەوەکانی وڵاتانی ئەوروپاوە کە بەرنمەیەکی
بەرنامەیان هەیە و ئەجندای کاری داهاتویانەوەیە کە وڵاتەکەیان خاڵی بکەنەوە لەو پەنابەرانی کە مافی پەنابەریانە و ئێمە لە بیرمان نەچێت جیاوازی لە نێوان لە وڵاتانی ئەوروپاش لە نێوان نەتەوەکاندا کراوە نەتەوەی کردیەکە لەو نەتەوانەی کە دەکرێت بە بێوەیە کەمترین هاوڵاتی کورد لە زیندانەکانە لەسەر کاری نایاسایی بەراورد بە نەتەوەکانی تر بۆیە ڕەچاوی ئەوە کراوە ئێمە بە ئەو خاڵە نادیدە نەگیرێت بۆیە بەڵام بەداخەوە دەشمێ هەر لە ڕێگەی کەناڵە جوانەکەتانەوە پەیامێک بگەێنین بۆ تەواوی ئەو کوردانی کە لە وڵاتانی ئەوروپان و بەتایبەت بریتانیا کە بەداخەوە لە ساڵی ڕابردوو گرفتێکی کێشەیی بەهۆی چەند کەسێکی توندڕەوە ئاینی توندڕە و لە ئایندا بەڕاستی پشێوی و ئالۆزێکی گەورەیان دروستکرد لە نەتەوەکانی تر مەبەستم لە وڵاتی بەریتانیا ئەوە وای کرد کە بەڕاستی فشارێکی زۆر لەسەر پەنابەر دروستکەن بەداخەوە کوردەکانی ئێمەش چەند کەسێکیان کەوتنە ئەو بارودۆخەوە کە ئێستاش لە زیندانەکانی بەریتانیادان بۆیە من داوا دەکەم کوردانی هەرێمی کوردستان کوردانی هەر چوار پارچەی کوردستان کە دەگەن بەو وڵاتە بتوانن خۆیان بپارێزن لە تونند و تیژی بتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ یاسای ئەم وڵاتەدا ئەوە یەکێک لە خاڵەکانە دووەم بەڕاستی وڵاتانی ئەوروپا لە دوای شەڕی ئۆکرانیا لۆدێکی زۆری کەوتە سەر بەتایبەت وڵاتی بەریتانیا کە بە ملیۆن پەنابەری ئۆکرانی وەرگرت ئەوەش وای کرد کە خەرجێکی زۆر بخەنە بەردەمی ئەو پەنابەرە ئۆکرانیانە کە هاتبوون دوجارەوە بوو کە لەسەردەستی ئەسبی پارتی پارێزگاران ڕێککەوتنامەیەک لە نێوان وڵاتی بەریتانیا و ڕوان داکرا بە گوژمەی 45 ملیۆن پاوەند ئەوەشەوە بوو کە پارتی لیبرەی پارتی کرێکاران کە دەسەڵاتی گرتەتەست ئەم ڕێککەوتنامەی هەڵوەشاندەوە ئەوەش خەرجێکی دیکەی خستە سەر وڵاتی بەریتانیا بۆیە ئێستا ئێمە پێمان وایە وەک کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا 14 ساڵ ئەزمون لەم بوارەدا ڕوئیای تەواوی وڵاتانی ئەوروپا بەتایبەت بەریتانیا بە جۆرێکی ترە لە ساڵانی ڕابردوو بەرامبەر بە پەنابەر کەواتەکانی وەرگرتنی مافی پەنابەری قورس کردووە پێ دوایە ڕوئیای وڵاتانی ئەوروپایەوە هەروەها قورسبوونی وەرگرتنی ویزای وای کردووە کە ئێستا گەنجان کەمترین کۆچ بکەن یا خودت گەنجان خۆیان بیر و ڕیان گەشتوتە ئەو قەناعەتەی کە پێویست ناکا کۆچ بکەن و وڵاتی خۆیان بەجێبێڵن ئەوە دەکرێت لە دوو دیدگاوە ئێمە خوێندنەوەی بکەن دیدگایەکیانەوەیە وڵاتانی بەریتانیا هەرچەند من ئێمە پێمان وایە بە پێ و ئەزمموی کارمان پێویستی بە گەنجە پێویستی بەهێزی کارە پێویستی بەو تاقە و خوێنە گەرمەیە کە ئێساکەینێ ئەوان ضرورەتێکی زۆرە بۆ ئەوان بەڵام لەگەڵ ئەوەش لە نایانەوە دەرگا لە ڕووی پێدانی مافی پەنابەری بەڕوویاندا بکەنەوە چۆن دەڵێ بە شێوازێک لە شێوازەکان بێسەروبەری پێوە بێت بۆی ئەوان ئێستا ئەو پلانی تازان ئەوەیە کە بتوانن ئەو کەیسەی کە وەردەگیرێت ئەو کەسێکە وەر کێسەکەی کێسێکی شایستە و مەحقول بێت بۆی بتوان مافی پەنابەری پێ بدەن لە دیدگایەکی ترەوە بەڵێ گەنجانی هەرێمی کوردستان باز دەکەین ئەوانیش بەڕاستی بۆیان ڕووبۆتەوە کە ئەو بەهەشتە نییە لە خەیاڵ و هزری خۆیاندا ئومێدیان لەسەر هەڵچنیوە ئەوەش یەکێکە لەوانە خاڵێکی تر کە زۆر گرینگە بەڕاستی دەمانەوێت ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە لە دوای ڕێککەوتنامەی وڵاتی بریتانیا وەزارەتی ناوخۆ و دەستگای پاراستنی نیشتیمانی NCA بەریتانی لەگەڵ وەزارەتی ناوخۆی عێراق و هاوکات هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوو لە مانگی 11دا ڕێککەوتنامەیەکیان واژۆ کردبوو و هەم لەسەر چەند خاڵێک یەکێکیانەوەیە کە ئەو پەنابەرانەی کە لە زیندانەکاندان و تاوانیان کردووە لە هەر بوارێکەوە بێ کە بتوان حکومەکان لە عێراق تەواو بکەن و بیانێنەوە دیپۆرتیان کەنەوە یەکێکی تر لەو خاڵانەی کە واژۆی لەسەرکراوە ئەوانەی کە مافی پەنابەریان و کەیسەکەیان ڕەت کراوەتەوە لەلایەن دەستگای کۆچی پەنابەریەوە ئەوانە بە ڕەزامەندی بنێردێنەوە یاخود لە ڕێگەی ڕێکخراونی دەوڵەتەکانە بۆی هاوکاریەکی مادی بکرێ هەنگاوێکی دیکە لە هەمویان گرنگتر کە بۆ تۆ کەمکردنەوەی هۆکاری کۆچ بەڕاستی دەست هەوڵدان بۆ گرتنی باندە قاچاقچیەکان کە بەڕاستی خەڵکێکی زۆر خراوەتە سەر شەپۆلی ناڕاستی ئەوان ڕێگاکانیان بە ڕێگەیەکی ئاسان و ڕێگەیەکی باش ناوزەت کردبوو بۆ تەواوی هاوڵاتیان بەڵام دوجار بینیمانەمە ڕێگایەکی قەدەر ڕێگایەکی مەرگە ڕێگایەکی هاتوونەهاتە بۆیە ئێستا ئەو هەنگاوی دەستگا ئەمنیەکان پێویستە بەرز بنرخێندرێ قاچاقچیەکانیان گرتوونە و بەشێک لەو قاچاقچیانە ڕایان کردووە ئێمە پێمان وایە دوجار دەبێت تاوانبار هەر خۆڕادستی یاسا بکاتەوە ناتوانێت تا ئەبد لە یاسا یاخی بێت بۆیە دەستگا ئەمنیەکان ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە ڕووی کەمکردنەوەی کۆچ
لەم ساڵدا ئەوەش وای کردووە کە بەڕاستی بە بەرچاوی هەمومانەوە بینی ومانەوە دەبینین بە تایبەت ئێمە کە وردەکاری زۆرمان لەسەر ئەم بابەتە کردووە ڕێژەی کۆچ بەراورد بە ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە لەخوا بە زیاد بەجاوە هەمومان پێمان خۆشە ئەو شتەکە بەڕاستی گەنجان ئەوە شنگاوی تری دەوێت کاک خاڵ زۆر گرینگە یعنی بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەتایبەت ویسم باسی ئەو لەگەڵ کاک بەکر ئێمە لێرە حکوومەتمان هەیە پەرلەمانمان هەیە کۆمەڵگای مەدەنی و ڕێکخراوەکانمان هەیە و ڕێکخراوێکی وەکو ئەم ڕێکخراوەی جەنابیشمان هەیە یعنی ئێوە چۆن وا لە من بکەن چۆن وا لە گەنجێک بکەن کە ئەو ڕێگایە مەترسیە نەگرێتە بەر چۆن وا لەو گەنجە بکەن ئەوروپا ئەو بەهەشتە نییە کە بۆی باسەکرێت و کە بۆی دانراوە کە ئەم چێ لەسەر حازری بۆی دابنیشێ بەدیلی ئەوەشە تۆ ئەبێ ئێرەی بۆ وا لێ بکەی نیشتیمانەکەی خۆی وڵاتەکەی خۆی شارەکەی خۆی گەڕەکەکەی خۆی وا لێ بکەی کە دڵی پێی خۆش بن جا ئەمەوێ لە دووسێ چاوپێکەوتنی توە جەناب تا بینیومە کە قسە لەسەر ئەم بابەتە کردووە گرنگە چی بکرێت لێرە بۆ ئەوەی ئەم کۆچە کەم بکرێتەوە یاخود بنبڕ بکرێت بەڵێ دیارە من پێم باشە بەڕێستان زانیاریتان لابێ ئەو ڕێکخراوە ئێمە هەرگیز لەگەڵ ڕۆشتنی گەنجاندانە بۆ پێمان وایە ئێمە گەنج ڕۆشتنی گەنج بەڕاستی لێبوونەوەیە یاخود دابڕانی بەش ئەندامێکە لە ئەندەم جەستەمان چکەوانە کەسوکاری ئێمەە ئەوانە ئازیسی ئێمەە دوزار ئەوە داهاتووی نەتەوەکەمانن گۆڕانکاری پێشکەوتن پێشڕەفتە ئایندەی جوان هەمووی لەسەر دەستی گەنجە بەڕاستی لە تەواوی دنیادا بۆیە ئێمە هەرگیز لەگەڵ ڕۆشتندا نەبووین و ئێم بەردەوامیش لە هەوڵدا بووین گەنجان و شارکەینەوە لە ڕێگەی سمینار و وەرکشۆپ دیبیت هەتا ئێمە بەڕاستی سمیناری شەقاممان وشەیەکی تازەیە کە دامانێناوە بۆ دەکەس لە بازار کە دامان نیشان و قسەمان لەگەڵ کردوونە زۆر جار بۆتە جێگەی توانزلێدانمان لەم حاڵەتەدا کە ئێمە بۆ شێوازە لە خزمەتی گەنجان داینە نامانێ ڕۆڵەکانمان سەرگەردان بن ڕۆڵەکانمان لە بێهیواییدا بمێنەوە چکە تۆ کاتێ دەگەی بە ئەوروپا بەڕاستی ئەوەندە هەست پێ دەکەی تەمەنت لەدەست داوە ئاگات لە تەمەن نەماوە ئەوە یەک بەڵام ئەوەی کە زۆر گرینگە پێویستە دەسەڵات هەر پشت بەوەز نەبەستێ بە گرتنی قاچاقچیەکانەوە پشت بەوە ببەستێ ڕەخساندنی هەلی کار فراهەمکردنی زەمینەیەکی باش بۆ ژیانێکی بەرجەستەی گەنجان من بەڕاستی سوپاسی جەنابی کاقوبات دەکەم لە ماوەی ڕابردوودا دووجار لەگەڵ جەنابیان دانیشتوین لەسەر پرسی کۆچ قسەمان کردووە و بەڵێنی تەواوی داوە لە تەشکیلەی تازەی حکوومەتی کابینەیدا بەڵێنی داوە کە ئەم پرسە پرسێکی تایبەت بێ بەلای جەنابیەوە و بەڵێنی داوە کە ئەم پرسەیەکێکە لە پرسە دڵخوازەکانی جەنابیان بۆیە ئێمە پێمان وایە کە هەمیشە دەڵێن ئومێدمان هەیە ساڵی 2025 دەرگایەکی تری هیوا بەڕووی گەنجاندا دەکرێتەوە هەم لە ڕوویەوەی کە ئێساکەینی ئەنجومەنی نوێڕەناری عێراق لە پرۆسەی هەڵبژاردندایە هەم حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغی گەیشتنە ڕێکەوتنامەیەکدایە بۆ تەشکیلەی حکوومەتی تازە ئومێد دەکەم ببێتە جێگەی هیوای هاوڵاتیان و بەتایبەت گەنج بەڵێ و هیواداریشم دەسەڵات زۆر بە دروستی زۆر بە پەلە بێتە سەرخەت کە ئەم گەنجانە بەڕاستی بەشێکیان پاشگەز بوونەوە لە ڕۆیشتن پاشگەز بوونەوە لە ڕاکردن لە نیشتیمان پاشگەز بوونەوە لە جێهێشتنی خانەوەدە ئازیزەکانیان هاوڕێ ئازیزەکانیان دەسەڵات ئەوە بە هەند وەربگرێت زەمینەیەکی کار بڕەخسێنێ ینی بتوانێت ژیانێک بۆ ئەو گەنجانە فەرەهەم بکە جارێکتر ئینتیمای خۆشەویستی و خاکپەرستی لە ناخیاندا بچێنێتەوە. بەڵێ ئێمەش ئومێد دەکەین کە دەسەڵات ئەوە بە هەند وەربگرێ و چونکە گەنجان سەرمایەی وڵاتن. سوپاس بۆ بەکرعەلی سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا کە لە ڕانیەوە لەگەڵمانە بوو دەستخۆش.